ڕنگدانەوەی تۆپەکەی وەستا ڕەجەب لەناو نووسین لەناو ئەدەبیات لەناو هونەر تا چه ئاستێک بووە؟ بەڵێ تەوان ئەو تۆپاوە خودی وەستا ڕەجەبیش کۆمەڵە شعرێکی شاعرانی پێشترم بەرچاو کەوتووە ئەوانەی کۆن لۆنمونە قانعە عەبدوڵڵا پەشێو ئەوانە هەم باسی کەسایەتی وەستا ڕەجەب و هەمیش لە شعرەکانیان باسی تۆپەکەی وەستا ڕەجەبیشیان کرێت چونکە دەنگدانەوەیکی باشی هەبووە لە ئەدەبیات وە لە شعریشدا و شاعرانی تازەش ینی چ ئەوانەی خەڵکی ڕەواندزن و چ ئەوانەی لە دەرەوەی ڕەواندزن شعری زۆر هەیە لەسەر تۆپەکەی وەستا ڕەجەب. بەڵێ قۆناغێکی تر دێتە پێشەوە قۆناغی ڕوخانی میرنشینی سۆران و نەمانی تۆپەکان و دواتر لە سەردەمێکی تر سێدانە دەدۆزرێتەوە لەلایەن سەید تاهای نەهریەوە. بەڵێ کە میرنشینی سۆران ئەڕوخێ بەداخەوە لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە پەلاماری ئەو ناوچانە ئەدرێ بەڵێنیەوە بە میر محەممەد ئەدرێ کە لێ خۆشببوونی بۆ دەرەکەن و بەڵام دەبێت سەردانی ئیستەنبوڵ بکات و ئیدی بە فێڵ لێرە دەوری دەستی زۆر لە وڵاتانی دیکەی زلهێژی هەبووە بە تایبەتیش بەریتانیا لە ڕوخانی میرنشینەکە بە قسەی ڕیچارد وڵد قەناعەت بەوە ئەکا کە سەردانی ئیستەنبوڵ بکە بەڵام بەداخەوە دوایە لە گەڕانەوەکەی شوێن بزرەکرێ دوای ئەوەی پەلاماری ڕەواندوز ئەدەن ئەو تۆپانەی کە هەنا زۆریان ئەبەن لەگەڵ خۆیان ونە بن و زۆریشان فڕێ ئەدرێنە ناو گەری ڕەواندوز بەڵام لە سەردەمی فەرمانڕەوایەتی یان لە سەردەمی قایمقامێتی سەید تاهای نەهری کە لە سەردەمی ئینگلیزەکان 1923 ئەبێتە قایمقامی ڕەواندز لە ساڵی 1926 دەست ئەکەن بە لێنۆڕین لەو تۆپانە ئەو تۆپانەی کە هەنا چکە دیارە معلوماتیان هەبووە کە زۆرێک لەو تۆپانە فڕێدراونەتەوە ناو خەرەندی ڕەواندزیان ئەو ڕووبارەی کاولۆکانی پێگوترێ ئیدی لە ڕێگای مەلەوانەکانی کە هەبوونە لە کاولۆکە مەلەوانی زۆر باشی لێبووینە ئەو تۆپانە ئەبینەوە و لە ڕێگای گوریسەوە ئەو گوریس لا قەدی تۆپەکەی دێخنەوە لە ڕێگای ئەسپەوە ئەو تۆپانە سێدانیان دێن نەدەرێ بە سێ عەجمی جیاواز ئەو تۆپانە سێ عەجمی جیاوازیان هەبووە دوو قەنتاری و چار قەنتاری و شەش قەنتاری پێگوترێ ئەو قەنتارە وەکو چێش وا بۆ چێشی تۆپەکەی یعنی پێوەرێک بۆ بۆ چێشی تۆپەکەی جا ئەو سێدانەیە لە پێش سەرای ڕەواندزدا ئەندرێ ئەو کات سەرای ڕەواندز لەوێن درادا ئەندرێ بەڵام دواتر چەند شوێنێکی دیکە جێگۆرچەی پێ ئەکرێت.